هێوارتان باش هێمن عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم بۆ دیاسپۆرای مافتەیە پاکێجێکی تایبەتمان لە بەرلینەوە بۆ ئامادە کردوون، بەڵام ئەم ژارانەشمان دەبن. ئەوانەی لە هۆڵەندان و هێشتا نەبوونەتە هاوڵاتی ئەوێ ئەمە هەواڵە بۆ ئێوەیە. حکوومەتی نوێی هۆڵەندا ماوەی وەرگرتنی وڵاتی نامە لە 5 ساڵەوە دەکاتە 10 ساڵ. کەمێکی دیکە وەردەکارەکەیتان بۆ باز دەکەم. لەلایەکی دیکەوە نەمسا دەیەوێت مۆدێلی بەریتانی بۆ ناردنی کۆچبەران بۆ ڕواندا دووبارە بکاتەوە. وەک ڕاوێژکاری وڵاتە دەڵێ ژمارەیەکی زۆر وڵاتی ئەوروپیشن کە هەمان شتیان دەوێت. بەڵام لە ئەڵمانیا شتەکە بە پێچەوانەیە و حکوومەت دەوێت بە ماڵپەڕێک و کەمپینێک ئاسانکاری زۆرتر بکات بۆ ئەوانەی دەیانێت ببنە هاوڵاتی ئەڵمانیا. لە دیاسپۆرای ئەم شەودا هەموو شتێک لەسەر ئەمە دەزانن. هەر ئەم شەو زانیاری نوێ دەدەینەوانەی بە تەمان ڤیزەی شنگن وەربگرن، پێتان دەڵێن کام وڵاتانە ئاسانتر و کامانەش قورستر دەیدن. لە پاکێجی بەرلینیشدا دەتان بێنێ فستیڤاڵێکی کوردی کە پڕە لە ڕنگ و جوانی و کولتور. دەبێت خۆتان راپۆرتەکەی ببینن تا بزانن باسی چی دەکەم. هەرم شەو گەنجانی زانکۆیی دیاسپۆرانشین باسی دەرفەتەکانی خوێندن لە ئەوروپاتان بۆ دەکەن. باسی ئەوەش دەکەن کە بۆچی ئەوان بۆ ئەوان دەستگرتن بە ناسنامەی کوردیەوە هێندە گرنگە. اینجا ئەو هەمبەرگەرە کوردیەتان پێدەناسێنین کە لە بەرلین بەشداری لە کێبڕکەیەکی نێودەوڵەتیدا کردووە بۆ بەتامترین بەرگەر. ئەمانیش هەمیە مهمتر ژێ و گرنگتر ئەوە بۆمە خۆڵقژی دام و خزمەتە مشتریت خواردێ. پاش چەندین مانگ دانوستاندن و چاوەڕوانی پارتە براوەکانی هەڵبژاردن لە هۆڵەندا ڕێککەوتن. 4 پارت دەیانەوە حکوومەتی نوێ پێک بهێنن. ئەوەی کە بۆ ئەوانەتان کە لە هۆڵەندا و تەماشا دەکەن گرنگ بێ ئەوەیە کە حکوومەتێکی تند بەرامبەر کۆچبەران بەڕێوەیە. هەر لە بە زۆر دیپۆرکردنەوە و بگرێتە دەگاتە سنووردارکردنی هاتنی کۆچبەری نوێ و گۆڕینی یاساکانیش بۆ ئەوانەی ئێستاوە کۆچبەر لەوێن هەمویانەوە خاڵانن کە کابینە چاوەڕوان کراوەکە دەیەوێت جێبەجیان بکات. هەروەها ئەوانەی تاقیکردنەوەی خۆگونجاندن دەکەن دەبێت بیسەلمێنن کە لە چیرۆکی هۆلۆکۆست واتە قڕکردنی جوەکان لە سەردەمی ئەڵمانیای نازیدا تێگەیشتون. سەبارەت بە وەرگرتنی وڵاتی نامە یان پاسپۆرتیش دەبێت ئەو کەسەی داوای دەکات بە لایەنی کەمەوە 10 ساڵ لە هۆڵەندا ژیابێ. تاوکو ئێستا ئەمە 5 ساڵ. لەلایەکی دیکەوە نەمسا دەیەوێت یەکێتی ئەوروپا وەکو بەریتانیا بکات و کۆچبەرانی نایاسایی بنێرێتە شوێنێکی هاوشەوەی ڕواندا. کارل نیما ڕاوێژکار یان سەرۆک وەزیرانی نەمسا ئەم هەفتەیە لە ڤیەننا لەگەڵ ڕیشی سوناک سەرۆک وەزیرانی بەریتانیا کۆبووە. پاش کۆبوونەوەکە نێمار نەیشاردەوە کە سەرسامە بەو ڕێچکەیەی بەریتانیا پلانی بۆ داناوە بۆ مامەڵەکردن لەگەڵ کۆچبەرانی نایاسایی ئەویش بەناردنیان بۆ ڕواندا. بۆیە وەکە ڕایگەاند ئەمە دەرگا دەکاتەوە بۆ یەکێتی ئەوروپاش هەمان شت بکات. پێشتر نەمسا و 14 وڵاتی دیکەی ئەوروپا نامێکیان بۆ کۆمیسیۆنی ئەوروپا نووسی بوو داوایان کردبوو بیر لە چارەسەرێکی نوێ بۆ کێشەی کۆچبەران بکرێتەوە. ڕاوێژکاری نەمسا دەڵێ ئەو وڵاتانە پشتیوانی لە بیرۆکەی هاوشێوەی ناردنی کۆچبەران بۆ ڕواندا دەکەن. ئەو وڵاتانەی کە نێمار باسییان دەکات هەرێک لە دانیمارک و هۆڵەندا و فینلەندا و ئیتالیا و پۆڵەندیشان لە نێوتە. بە پێچوانەی ئەو تونکردانەی لە وڵاتانی دیکە دەبیندرێن ئەڵمانیا خەریکی جێبەجێکردنی بەرنامەی حکوومەتەکەی ئێستایەتی سەبارەت بە کۆچبەران. ئەو بەرنمەیە ئاسانکاری زۆرتری کردووە بۆ هاتنی دەستی کاری شارەزا. لەلایەکی دیکەشەوە وەرگرتنی وڵاتی نامەی ئاسانتر کردووە. ئێستا بۆ ئەوەی ئاسانتر زانیاری بداتە ئەوانەی وەرگرتنی وڵاتی نامە دەیانگرێتەوە ئەڵمانیا بەتەمایە ماڵپەڕێک بکاتەوە و بە هەڵمەتێکی میدیایی و تۆڕە کۆمەڵاتیەکانیش زانیاری زۆرتر بداتە ئەو کەسانە. بڕێر وایە ماڵپەڕەکە و هەڵمەتەکە بە زمانەکانی ئەڵمانی و ئینگلیزی بن و کۆتایی مانگی داهاتوو واتە مانگی 6 هەڵمەتەکە دەست پێ دەکات. ئەوانەی لە کوردستان و دەتانەوێت ڤیزەی شنگن وەربگرن ئەم هەواڵە زۆرتر بۆ ئێوە. لە نێو وڵاتانی ئەندام لە زۆنی شنگن
ئایسلند ئاسانترین و ماڵتاش قورسترین سیاسەتی ڤیزە پێدانیان هەیە. ساڵی 2023 ئایسلند تەنیا 2% داواکاری ڤیزاکانی ڕەت کردوێتەوە، بەڵام ماڵتا 16% داواکاریەکانی ڕەت کردوێتەوە. بە درێژایی ساڵی ڕابردوو هەموو وڵاتانی شنگن 8,500,000 ڤیزایان داوە. سویسرا وڵاتێکی دیکەی زۆنی شنگنە، بەوە بەنێوبانگە لە نێو خەڵکیشدا کە سیاسەتێکی کۆچبەری زۆر توندی هەیە، کەچی بۆ ڤیزە پێدان لەگەڵ لاتڤیا دووەمین و سێمین وڵاتن کە بە ئاسانتر ڤیزا دەدەن. دەچینە ئەفریقای باشوور. لەوێ کوردێک خۆی بربژێر کردووە بۆ سەرۆکایەتی وەزیرانی هەرێمی وێستن کەیپ. محەممەد ڤەفاداخ بە ڕووداوی ڕاگەیان کە لە ساڵی 2001ەوە لە ئەفریقای باشوور دەژی، بەڵام بۆ خۆی خەڵکی وانە لە باکووری کوردستان. کاتی خۆی وەک مامۆستای ئینگلیزی چۆتە ئەوێ و ئێستاش چۆتە نێو سیاسەتی ئەو وڵاتە. گوێ لە قسەکانی محەممەد دەگری. مازلومەرە هاتمە نێو سیاست. ئێستا لە باشووری ئەفریقا لە ناوچەی وێستن کەیپ بربژێرم بۆ پۆستی سەرۆکوەزیران. لە وێستن کەیپ هەنگاو بەرەو پێش دەنین. خوا یار بێت هەنگاوی جددی دەنین بۆ ئەوەی ڕۆژی 29 ئایار کە دەنگدان بەڕێوە دەچێت من ببمە سەرۆکوەزیران. ئامانجیشمان ئەوەیە بێدەنگ نەبین بەرامبەر بەو ستەمەی لە خەڵک دەکرێت، بە تایبەتی ئەو ستەمەی لە خەڵکی فەڵەستین دەکرێت. ئێمە لێرە سەرکۆنەی دەکەین. جگەلەوە لەم وڵاتەدا ئێستا جگە لە سیاست ستەم لە کەرتی ئابووریش دەکرێت. گروپێک لە خەڵک زایۆنیزم بەکاردەهێنن و مافی خەڵک زەوت دەکەن. ئێمە ئەمەمان قبول نییە. ئێمە وەکو پارتی لاند بەڵێنی ئازادی بە خەڵک دەدەین بۆ ئەوەی ئەو خەڵکە بە ئازادی بژیت تا ئەو کارە بکات کە خۆی دەیەوێت. ئەمە ئامانجی ئێمەیە. سوپاس. ڕۆژانی ڕابردوو لە بەرلین چوینە فستیڤاڵێکی زۆر تایبەت و ڕەنگاوڕەنگی کوردی، فستیڤاڵی هونەر و کولتوری کوردی لە بەرلین. لەوێ 4 ڕۆژی پڕ لە چالاکی کوردی جوان بە زوویی تێپەڕین. حیفە ئێوەش بەڕاستی نەیبینن، بۆیە هیچی دیکە ناڵێم و بزانن لەوێ چی ڕوویداوە. بوریدا فستیوال گەلێکی ڕەنگین بوو، ئەروەها زەمینەر هەبوون، کۆنسەر هەبوون، ئەو شتانە هەموو هەبوون، بازارە کوردیش هەبوو. دەنگی پارتیزانە گرینەکتەژ ئاسمانی دەنگی دیلایە. جوداهیە ئیسال فستیڤالە ئیسالیا 2024 ژیا پار چەند تشتێ دنجی من لێ زێدە کردن. یعنی پار رەخنەیەک هاتکردن و پارا زارۆکە و مناڵە تێدەنینە مە پرۆگرامێ زارۆکە چێکرێ ئیسال بوو نەتەنێ زارۆک و فامیلیە ماڵباجی کار بەشدار ببێ. دیتر ما بازار فرکریه بازار تشن نو انها بشدار بونه خواردن کردی بشدار بونه بهتر وکی دیجی ما دو ورکشاپ آماده کردن ایسال د فستیوال ایسال یک جیل سر گووندن کردی یعنی فیربون و چاوا و دیروکا وانا یک جیل سر دقة كردية جنين كرد جير بالماني بجن تاتو لسر رويان دو روجان شمية ويكشمي هوالا كماج كردستان باكر اويدك اويا بقشتي تشتكو ايصال جداية جبار سلام نافي من نيفينا ارجع سينما جرافيك ديزاين دخنم لومو موجود اكي تشتكي بكرمانجي تشيكم معني خدي او بيبيسن سيركن ونساكن جامع او مودرن ديزاين هانا كولتور هانا نا بس زو الت زخن
Ja, meine Inspiration nehme ich von Gesprächen mit Menschen, vom Leben, welche Erfahrungen ich quasi mache oder was ich durchlebe. از جوان محمودم از روجاوای کردستان ما از باجار تربسپیه از ترزیمه باشداری و مهرجانی بوم گو ام فلکلور خوی کردی ام نتوا خوش بیرا نکن دناف وان خلکن آلمان دا خلکن غریب دا امجی خیاب دناف وام لطادا از هر ستایل کردی چه دکم جرگو برکه کرد زلاما چه دکم از شنگالی چه دکم از زاخوکی چه دکم از بیجم یه روج آوا روج هلاتی هر چهار پارچه کردستان از جلا چه دکم ناوی مقادر جان اجی باجار دیسبورگ هاتم وداره مخواست امتوا و فستیوالی ببین جبرگو هف فستیوال جبو چاند و هنر و کلتور کردیه اجی بخوا کار موزیک اینسترومنت دادکم تسویق موزیک اینسترومنت را ما هناك موزيك انسترومنت بخارانين بداري وك عربانه وطنبور وزرنا مي موزيك انسترومنت كردي ما خاص امجي نشاني نيفانا بكن برگو گلک آلمانتين خلق ديتين بداري ام مبادرة ليلة ام اولي كوري خوش كمال العفرينة اف تشتو حمود العفرينة شكرنا كاتشكو اف كاتشكي كاسي ونترنا كاستنا فيرو اولي كوري بك اف تشتي شي دك جمار دشينا ام فونتشكي دفروشن ام محاولات كنشكي بهراك ممكن وفي كاتشكو اولي كوري بك جبو محتاج كاسي دنا وكاس وقت بنجن استغلالنا كل وداري. بتشيل كل عفرينة قالك كاتشكنا. أري قالك كاتشك. تقريبا حتى نوكم سادو بيست كاتشك أولي كاري كري وبريام دشينا مثلا أم فيرو تشتكي تشوك فيرو هذا وك ورشوك خياطة مثلا ترزي كي تشتكي أم أولي كاري وانا ذيك الوداري. فيتشتي ذا سبيكر جبو ام جيلي كرديش ورا بعرضين ام فيت جيلي الاوروبا جيشي تطور تخنده ام المانيا جيشي بعرضين ام وجو ماغوتي ام شحني دي جيت كن حردري افتشت الي كاريامت كي جو ام تشتيخو بهلن شوره اف تشتيخو جبيرناكن كرديا خو جبيرناكن ام بين 20 ام المانيا والاوروبا حمود كي نوروزاخو حرتمي بكن ووقف فيستيفاليغو ايروجي شيبون ام تخوازن حرتمي تشيكن فيتشي جوره و حطاج مهات ما تشتي خوشك جوار انين جزايك بوم كوباني صار حضار نحسلو بنجاب سي مها نيسان بره ميلاد عمدو وقتا زاروكتي من بردار با خارم بردداك وراديو نه دركت بود هم حجيب وابون راديو موزيك دركت يعني جوهمن يعني كاست کرد
Und lasst mich meine Worte mit einem kurdischen Künstler, mit einem kurdischen Rapper Khatar beenden. Was Kurden aus Syrien, Türkei, Irak, Iran? Ich bin Kurde, Kurde aus Kurdistan. خانه ناوی شانه هم ناوی کچا برایم آپ چوکه یا کجی حز دکمه و هم جی شانه هنگیه واتاکا وی مروفت که پرتوکا و جی بگری دل اروپا کو ام چالاکیه کی لدار دخنه کرد لحف کوم دبن او شانه هنگیه جی میشه هنگیه لحف کوم دکه دباکو بچه گریدانه کو سانه پی وهبه یعنی جبو مثلا کرینا پرتوکان یانجی دروژن وساده تکرن چالاکین وسا چتکن پیشانگها لحمو باجاری آلمانیا من داردخن هن باجارین اوروپی دیجن یانجی مروفت کاری به حسانی لسر یا اینستاگرام یانجی مال پرامل لسر گوگل بناوی شانا بوکس مروفت کاری حسانی چه ارده خوده بخوازی و پرتوکان دشینین وی داریم فستیواڵی هونەر و کولتوری کوردی بوو لە بەرلین لەنێو فستیڤالەکەدا گفتوگویەکم هەبوو لەگەڵ کۆمەڵێک لەو گەنجانەی کە لێرە لە زانکۆ لە ئەوروپا دەخوێنن باسی ئەو دەرفەتانەمان کرد کە بۆ خەڵکی دیکە یان گەنجی دیکەی ئێمە لە کوردستان یا لە شوێنەکانی دیکە هەیە لێرە لە ئەوروپا کە بێن لێرە بخوێنن دەرفەتەکان چین هەروەها کۆمەڵێک مژاری تایبەت بە گەنجی کوردیش لە دیاسپۆرا گەنگە شەکرا ناوبڕێک وەردەگرم دوای ناوبڕ گفتوگۆکە دەبین. پێش ناوبڕ فستیڤاڵی بەرلینتان بینیتان چەند ڕەنگا و ڕنگ بوو چەند چالاکی جیاوازی تێدا بوون گۆرانی و مۆسیقا و هەڵپەرکی کوردی بەڵام لە تەنیشتەویش کتێب خوێندنەوە و بازاری بەرهەمە کوردیەکانیش ئەوەی کە بۆ من سەرنج ڕاکێش بوو ئەوە بوو کە هەموو شتانی کە لەوێ ڕوویان دەدا گەنجانی کورد نەوەیەکی نوێ کە لێرە لە دیاسپۆرا گەورە بوون هەڵیان دەسوڕاند کوردیەکی زۆر پاک و خاوێن قسەیان دەکرد هەوڵیاندا بۆ خۆیان فێری کوردی بکەن زۆر بەلایەنەوە گرنگ بوو بە شێوازێکی کوردەواری زۆر جوان پێشوازی لە میوانەکان بکەن شت بۆ خەڵک ڕوون بکەنەوە بە تایبەتی لەگەڵ ئەڵمانەکان دەمبینی چۆن خۆیان ماندوو دەکەن بۆیە لە پەنایەکەوە هەوڵماندا گفتوگۆیەکیان لەگەڵ بکەین لەگەڵ هەندێک لەو گەنجانە لەسەرەوەی کە ئەگەر کەسێک لە کوردستانەوە بێ لێرە بخوێنێ دەرفەتەکان چین بۆ خۆیان لێرە کێشەکانیان چین ئەوانەی کە بە تایبەتی گەنجی زانکۆین و لە تەنیشت ئەوەش بۆچی هێندە پێیان گرنگە خەریکی کوردایەتی بن خەریکی فێربوونی زمانی کوردی و بیر خستنەوە یان بیر هاتنەوەی کولتور و زمان و ناسنامەکەی خۆیان بن سەرنجستانی بۆ ڕادەکێشم لە تەلەڤیزیۆنی کوردیدا بەتایبەتیش لە دیاسپۆرا زۆرتر ئەوانەی کە تەمەنیان هەیە ساڵانی دوور و درێژە لێرە لە دیاسپۆرا دەژین قسە دەکەن گەنجان زۆر کەمتر دەردەکەون خەمیان هەن بێگومان چالاکن لە نێو کۆمەڵگە جیاوازە ڕۆژاواییەکان و ناڕۆژاواییەکان و لەم کۆمەلگانەدا دەخوێنن کار دەکەن بۆیەش ڕەنگە زۆر گرنگ بێ بە زووی گوێ لە بیرروبەچوونی ئەوانیش بگیرێ لە فستیڤاڵی یان لە سێمین فستیڤاڵی هونەر و کولتوری کوردیدا لە بەرلین کۆمەڵک گەنجی چالاکم بینی کە لە نێو خەڵک بوون لەسەر ستەیج بوون پێشوازیان بە ڕوویەکی گەشەوە لە خەڵک دەکرد هەوڵیان دەدا کولتوری کوردی بناسێنن هەوڵیان دەدا خەڵکان بدەن کە حەزیان لە کولتوری خۆیان و زمانی خۆیان بێت پێم گرنگ بوو بزانم ئەمان بۆچی ئەمە دەکەن بۆچی پێیان گرنگە ئەم ناسنامە کوردیان زەق بکەنەوە و خەمەکانیان لێرە چین چوار لەو بەڕێزانە
ئێستا لێرە لەگەڵم میوانن بەڕێزت دەست پێ دەکەم بێناف مستەفا توتکاری لەوێ کامێرێ سلااو لە بینەرا بکەی خۆ بدی ناساندن ناوێن بێناوە دەستپێکردن گەلێک سپاس بۆ بەلداریا ڕووداوێ ئەv هەر ساڵی منە ئەس لە ئەڵمانیایمە و لە زانینگەهێ بەشە دیرۆک و فەلسفەیش بۆ مامۆستێتیە دخوێنم گەلێک سپاس خانم ئاریانە حاجی دەم باش ئەژێ ئەف 2 ساڵ و نیڤێ من ئەز ئەوروپامە من زانینگەه ماستەر خلاص کرد ئینفۆرماتیکس و نەهاژی کار دکم لە ئەوروپایە باشە گەلێک سپاس کاک شەهریار مرادی سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ خزمەت هەموو بینەرانی خۆشەویست من شاریار مرادی خوێندەکاری نەیڕۆبیۆلۆژیم لە بێرلینە و بۆکو خۆبەخشیکیش لێرە کارەکەم لەم فستیڤالە زۆر سپاس خانم نیاز ڕەحمانی سڵاو ڕێزم هەیە هیوادارم باش بن منیش خەریکی زمانم جارە دەستم بە خوێندن نەکردووە حەومانگە هاتووم و لە ئێران لیسانسی بازرگانیم خوێندووە باشە زۆر بەخێر بن بێگومان ئەزمموی جیاواز لێرە ئەمڕۆ کۆبوونەوە هەیە زۆر دەمێکە لێرەیە هەم هەیە ماوەیەکە لێرە دەخوێنێ هەیە دەیەوێ بخوێنێ دەست پێ بکات بۆیە پێما بێت توانین وێنەیەکی جوانمان هەبێ بۆ گەنجانی کوردستانیش بزانین لێرە یەکێک کە بێت لێرە بخوێنێ یا بێوێ لێرە وەکو گەنجێک سەرکەوتو بێتوانێت چی بکە بە خانم ئاریانە دەست پێ دەکەم دەگوت ئەس 2 ساڵە هاتمەنە لەڤری 2 ساڵ و نیون تە چما بڕیاردا لەڤەر بخوێنی لە ئەوروپای ڕاستی ئەس دەستپێکی ئەس خەلکی ئافرینێمە ئەس بۆ شەرێ ڕۆژئاوای کوردستانی ئەم هاتنە بۆ باشوور ئەس باشوورێ بووم لێرێ مەزم بووم و خاندنە خۆ خلاص کرد وەک ماستەرژی مخواست ئەس ji دەرە ئەوروپایە بخوێنم زۆر باشە کاک شەهریار دەمێکە لێرەی یەکێک بووی لەوانێش کە لێرە لە فستیڤالەکە درێوشایەوە بەو شێوازی پێشکەشکردنی کە گوێم لێ بوو مۆدەرەیتکردنی گفتوگۆ لەگەڵ هونەرمەندانی سەرکەوتوی ئێرە بە ئەڵمانیش و بە کوردیش بۆ من بەڕاستی و پرسیار بکەم ئەڵمانیا جوانە و ئەو کوردی جوانە لە تەنیشتیەک پێناچە هی گەنجێک بێت کە لێرە بە منداڵی گەورە بۆوانە چەندە لێرەی زۆر سپاس بەر لە هەموو شتێک من بۆ ماوەی 8 ساڵ بێ من لێرەم بەس شارێکی مامسەقانە کەوتۆ بیرم بیتێکیەوە جە درکە بشکێنە پەچە بەدڕێنە ڕاوکە مەدرسە چاوری دەردی کوردەواری خوێندنە هەر خوێندنە بەڕاستی ئینسان ئەگەر کۆنچکاو بێت بە بخوێنێت و ئەگەر ڕوانگەی وڵاتەکانی کە لە ناو خۆیە جێگر کات ئەتوانێت باش شتێک بگات ئێستا مەس ئەڵمانی قسەکردن یا مەسن چینی قسەکردن و شتانە ئێمە زۆر بەڕاحەتی توانی بۆ شانەس پێ بکەین ینی علاقی خۆم بخوێنم زۆر حەز پێ دەکرد ڕاستە زۆر باشە دوای دێمەوە زۆرتر لەسەری ڕادەوەستین بێناف ناوێکی گەلێکی تایبەتە ئەس بێژم لە دنیادا دوسێ کەسەنە ناوێوان نوسابە گەلێکی تایبەتە تو گەلێکی سیمپاتیکی تو دکەنی دگەل خەلکێت دەستەکە و سەرپەرشتیا فستیڤالە دەی مێڤانداریە کوردی دکەی لە خەلکێ بەدەستە ڕێیەکی خۆش چما بۆتە گرنگ بوو و لەڤەر دە فستیڤالێکی وسادە ڕۆڵاتە هەبە گەلێک سپاس دەستپێکتەش بۆ گوتنێتە بڕاستی ئەس هەرتم دوێژم تشتە کو ژیانە من بۆواتە دکە کوردیە و وەکێک و ماسی بێ ئاv نکارە ئەژی بێ کوردی نکارم و divê festîvalê rastî ez bînim ku ez gelek tişta ez dikarim bikim em çend hevalin me kumeleyek ava kiriye û me dest bi vî karî kir em dixwazim ku ev kar pêşkete pêş bikeve û tişta ku ez dikarim bikim ez dikim xizmeta vê kumeleyê danî ku festîvaleke wiha bêl darxistin bû nimûne ez Kurdî baş dizanim ez Almanî baş dizanim ez Erebî baş dizanim ez xwe em bêjin wêja Kurdî mijûl dikim bi ziman xwe mijûl dikim biriya vê tiştê jî têkiliyê mirov çêdibe bi nivîskaran bi hunermenda bi kesan ranê û ev karî ez dikim têkilî bihtir têkiliyê bi kesan ranê ku werin festîvalê demeke dirêj tu li virî li Almanya ev 8 sal tê heye ez li Almanya بله gelek başa خانم نیاز ڕەحمانی نەبووتە ساڵێک لێرەی وێنەیە کە لە ڕۆژهەڵات لە کوردستانەوە هەتبوو لەسەرەوەی کە گەنجی خۆمان گەنجی کورد لە دەرێ چۆن دەژین دەرفەتەکانیان چیە بۆ خوێندن بۆ کارکردن بۆ هەموو شتێک وێنەکە لەوێ چۆنە چۆن باز دەکرێت بەڕاستی من چون پێشتر دایکیشم لێرە بووە شاید دیدێکی باسترم بە نسبەت بە کەسانێکی تر کە فقط لە سۆشەل میدیایە لە شوێنهای تر باسی ئوروپایان بیستووە
بەڵام هەموو شوێنە چاکو خراپەی خۆی هەیە و من بەدیرێکی زۆر باسترەوە هاتم بۆ ئێرە چون ئێمە لە ئێران بۆ دەرس خوێندن ئەبێ ئەوە لە نەزار بکەین کە چەنە دەرامەدمان هەیە و هەزاران شتی تر واسە ناتوانین دوای علاقەی خۆمان بکەوین وەلی لەم وڵاتانە ئەو فرسەتەمان بۆ پێش هاتووە کە بتوانین بە علاقەوە دەرسی خۆمان بخوێن و فقط بە پوڵ بیر نەکەینەوە بە بیر لە شتایەکی تریش بکەین هەراوە چ شتێک هەیە لەو ماوە کەمەدا کە لەوێ هاتبووی یا کە لەوێ بووی دەتەویست بێ پێت وابوو جۆرێکی دیکەیە کە هات ئێرە دیتت ناوانە بۆ گەنجان بەتایبەت بۆ من زمانی خۆم بوو وامەزانین کە زۆر باشم بەڵام هاتم لێرە زانیم کە زمان زۆر سەختەوە بۆە زۆرترم بخوێندایە بە پێشنیارم بە هەموو کەسەوەی کە پێشەوەی بێ بۆ ئێرە ئەوڵ زمانەکەی باشکات و دووەم شتەوەی کە من زۆر بیست بووم کە خەڵکی ئاڵمان سارد و کەم لەگەڵ خەڵکە ئارتباتەکردن وەلی شتێکە خۆم دیومە بەرعکسی ئەوەیە یعنی دروستە بە ئەندازە ئێمە گەرم نین وەلیەوە ڕەتی بە نوعی گەورەبوونیان هەیە ئەڵمانی بەرلینیش نەوەیەکە و ئەڵمانی دەروی بەرلین نەوەیەکی دیکە وانە بەڕای من وایە بەڕای من ئەگەربەی لەگەڵیان تێکەڵبی کەمێ دیتت ئەگۆڕێت کەیتر یەکجار ئەوەندەش سارد نین کە بۆ ئێمەیان باس کردووە ڕاستە زۆر گەنج دەزانم دێن لێرە یەکتر دەناسن کە لە کوردستانەوە دێن لە بەشەکانی کوردستانەوە ئەوەی کە تۆ گوێت لە چ شتێکەیە کە بۆ خوێندن ئەوانی دێنەیرە وێنەکەیان ڕاست نییە لەسەر ئێرە دوای بۆیان دەردەکەوێت جۆرێکی دیکەیە بۆی کە وڵامی ئەو پرسیارە بدەمەوە بەڕاستی ئەو پێبند بە کەسایەتیەکانە مەسەن زۆربەی کەسێن بۆ ئێرە ئاواتایەکی جیاوازیان هەیە بۆ کەسێکە دێ بۆ ئێرە بە خوێندن و دێ بە ئاواتی خوێندن و دێ بۆ ئێرە ئەگەرمە بن لەسەر ئەو کەسە بکار بکەین بەڕاستی دەرفەت و هەلومەرج لێرە دەرفەت زۆر ئەڕەخسێت بۆ ئەو کەسایەتیە ینی ئەتوانێت مەسەن بەو دیدەوە لێرە کار بکاتۆم جۆرشتانە و بازم ئەڵم پێبند بۆ کەسایەتیەتی مەگەر کەسێکی شتێ بۆ کارکردنی ڕەنگە مەسەلەن دواتر ناومید بێت بۆی کە ئینتزاراتی ئەو نەگەیشتووە بۆ حاڵەتی کە خۆی تەسەوریە کرد شتێکی کۆنکرێتی هەیە کە لە خەیاڵت دابێ کە لەوێ هاتبێ شتێکی لە چاوەڕوانێکی هەبوو بێ ئینتزاراتێکی هەبوو بێ لێرە جۆرەی دیکە دەچوو بێ یەکێک لەو بەحسانە بەحسی کۆلتورە جەماعاتێک دێنیان مەسەن بەحسی زمان فێربوونی زمانە ئێمە تەسەورێکمان لە فێربوونی زمان ئەچین کلاس فێر بین بەڵام بەڕاستی وانە جاروبار هەیە کۆمەڵگا ئەم کۆمەڵگەی ئاڵمان ئاوات یارمەتی تەدەن ئەتوانی سەرکەوی جاروبار ئەدەی بۆ تەسەورۆدێکی یارمەتی بن بەڕاستی بە دێدەوەرە کابینی کەسێک نار بە ئیستقبالتەوە یانیەوە بەهۆی ئەوەی کە مەسەڵەن ئینسان ناومید بێت بۆ وێنە بەڵێ ئەو شتێش زۆر باش ئاریاناخان یەکێک کەسێکی کو بخوازە مژبیر کرد بخواست بسۆرانی بپرسم لە هەزبێژم هەن سۆرانیژی باش فێم دەکەن لێ بلا باڵانس هەبە چونکی نە هەردوو زمانی منە کورمانجی سۆرانی کەسێکی کو تێ لە ئەڵمانیا دخوینە لە کوردستانێتی خوا ئامادە دەکە ئەڵمانی فێر دەبە نەها سنتەر هەنە لە باشوور بتایبەتی ئەم دەزانین ینی باش هەنە کومرۆ بخوازە بخوێنە لێ تەجەیەک هەڵبژارتیە نزانم یعنی تنێ بە ئۆنلاین مرۆتکارە چیکی فێر ببەنە دە چما چیک هەڵبژار چما پراک بڕاستی دەستپێکە لە پراگێ زمانش من نەهات خواستن وەکو زمانی چێکی فێر ببم تەنێ ئینگلیزی بوو مژی دخواست و نزانم پتر سەر ئینگلیزی بە هەرم نەکو فێر ببم زمانێک در و وەختێ من زێدەتر هەرە زوێت تشتی نظام ئەسپیچەکەژی تستی ترسیام لوما متخواست و تشتی هاول بدم بجربینم هەگەر چێ نەبوو پلانا منیە دوێک و بهێمە ئەلمانیا لێ ینی پۆزیتیڤ برێڤەچوو و بەلێ من نۆرمال ئۆنلاین سەر یونیڤرسیتی ئەو کرد تەقدیم کرد و چێ بوو هەر ینی ڕاستە ئەوەکو ئەم نها دەبیستن ئەڵمانی نەتزانی کوسا گرانە وەسا زەحمەتە کو مرۆ بگەێژە زانینگەهێ ئەڵمانی چما ئاز ئەڵمانیە فێر بم لە وڵاتەکەدن تشتێکی وسا دەکەم هەواڵێن کەسێن کولەتە نزیکن واژی تەجربێ وسا هەنە ئەس بوونێ وسا کو بێژن خۆزیمە ئەڵمانی هەڵ نەبژار با چونکی زمان گەلە گرانە بۆ قوتابیان زانینگەهەیە هەلبەت کەسن وها بژن دۆڕامژی هەنە ڕاستی گەلەکس دەمەوێت شتێ هەنە هەنگ کەس هەنە بوو نمونە مەزنتێن ئەلمانیایە دەمەکو مەزن بن ئێدی ئەو هێزەوە تونێک و فری زمانێکی نو ببن بەرەیەکێ عارز دبن دەبڕاستی دوێمش بیرژی نەکەن کو هەن سەدەمێن دنجی هەنە هێلن کو مرۆڤ نکارە بە فری زمان ببە بۆ نمونە بێژن ژینگەه ژینگەها مرۆڤ دەماکو مرۆڤ لە کوردستانە ناو چندێکە کوردی دانێ جوواکەکە کوردی دانێ هەوردورێکە کوردی مرۆڤ تێ ئەلمانیا ئەلمانیەکە سار
زمانك زحمت تنيتي افجي همود بن سدم راسي كومروف عاجز ببونمونه او بواجويا زمان كو بكفنا بجواك داني زمان فيربا كو درنگ ببه لهلبت بينم لقول تجربه خوجي وك ورغير اس بينم كو افتشت يعني هر مروفك براسي خدي تجربه ك جلك جدايه هن كس هنا براستي تنينه بونمونه شهريار تنه هاتيا بمال بات ديساجي كاري في زمان بنها خندكاره اريانا و هوالا ماشي الفر يعني براسيل سر مروفد من السر هم ستجربه مروفد منه لي هلبت منا كان دنجي هنا نكارن تجربه تشابو توزو فيري الماني بوي تجربه من براستي يعني از هفدا صالي بوم از حاتسم براستي الماني وك از سوفير بوم از بيجم جمهك حياه شار بيج مهان از الماني داخبيم اشبركو تاني اوري بامن هابو يعني الماني جبو من كليتك بو يعني جبركو من نتكريس بكساكيرا ببهي متخسكو اس بكساكيرا درد خوابيج من نديتكو دغهبر برسامنيا جواكي ادي من دس بالماني كركو اسفري الماني ببن براستي اد بينمكو زمان كليتك دماكو مروف في زمان دبا ادي مروف سربست به ادي مروف شو قلت لك هيا يا بجن هايدي جاي بجن زمان مالها هبوني وتاني ام بجن برياز زمان ادي مروف دكاره بيجا اسكيما اتشتخوازم اتشدكم ام كارفيت شي سر كرديجي بكاربينه تاني دما كود بيجم از بيناف بكردي او نتني هبوك كب كرديه او چاندا كردي تدايا كولتورا كردي تدايا فلكلور كردي تدايا ستراني مت دانه بري كيجي ام دي سافدگرن زمان هم زمان الماني كم بكاربن جانا خالفر بكن همجي واتا و گرنگیا زمان كردي كو بيويستا كومروف بيانستاني شي كردي باخ بس السبارت بخصكي بيناف اما بس للسردبونوي كوملگي المانيا كاين برابر و كساني كدين بيرا براسي متى حديكي اتواني راس بيت بس اتواني هلش بيت شتا چون مثلا زوربي كس المانيا كان كدين يارمتي ادن و ام يارمتي زور پیشتر زورتر بو بس ببونه یک او تصمیم سیاسانی که اگریت لالمان و روند و پروسی سیاست لالمان خریک اگوریت بداخل و کراس کردن خریک دین سرکار و امانه او سردی زورتریک تبتو انیا مو لاولو اوند سرد نبو فهم راستا اجي دخازم تشتكي زيدا بكم وك ام سباس بكم وكم بعفريني ام ظانم نابودن كم بدار زيتونه ابك ما هبو دقوت حر زمانك بهزار دار زيتونه لو ما يعني خوش مروف راستي زمان زانبه راست نهار نياس خان گرگ او هزار دار زيتونه پیدا بکنه المانیا خو باش بکه و رگایکی گران نیه چون زور کس پیدا ته پریوا نمونه لیرن که باشیش توانی وانا فیر ببن اما والا تو دکا که بڵێ ئەم ماوەیە هیچ خەریکی کوردی نابم گەلە موزیکی کوردی ناگرم کولتوری کوردیم پێ گرنگ نییە دەمەوێت بەس خەریکی ئەڵمانیەکە بم ناشتیوانە بە نەزاری من ئەوشتەوە کە بڵێ من لە دایکم دوور بکەمەوە ئیتر گوێ بە دایکم نەیەم و زەنگی بۆ نێم وە قسەی لەگەڵ نەکەم بەڵام نابێت تۆ لە هەر کوێی دنیا بیت زمانی تۆ کوردیە کولتوری تۆ کوردیە وەوە تا ڕۆژێک کە بمریت هەروە ئەمێنێت هیچ فەرقێک ناکات زۆر کەس دەیانگوت ئەوانەیە کە زۆر ڕەشبینن دەیانگوت زمانی کوردی لە نێو دەچیت چکە ئەو نەوەیەی دێ گەنجەکان زۆر پێیان گرنگ نییە وایە بەڕاستی؟ بۆچی گرنگە؟ زمانی کوردی بۆچی گرنگە؟ جبركو ام بخو بدستن دولتي متنة وام جي جبير بكن وقت هر كرد نامينن يعني دفي ام صباحي زاروك خو زاروك ده يعني دفي وك مالبات ام فير بكن از وقت شوا از روج آوا مزون بوم عربي بو لما فرز بو ام ماني كاري بو كردي باخ ونجدر ف لوك مالبات لمال تاني ما بعفريني داخفت ما تجارب عربي اخفتنك ما دنگ دكر ما اخفتنك عربي نتكر ماله وها ما سر ستران نهم بو من نمونه دايكو بافي من نظام بنفيسن كردي ليه اجبركو هرقا بس ما بهستيه بقوتن هاتيه وبقوتن امفير بونه نهم قطب خانن زمان وبونه ما مستشفى بونه كفر دكن اونلاين يعني هما يعني
چاوت بێژن بەس شتێکی کێشەیەژە زمان ناسنامی مرۆڤە یعنی تۆ ئەگەر بێت وڵاتێک تونوتیژیان کە ئەبێ ئیدنتیتیت لە وڵاتە بسێنیتەوە بۆ بۆنەوە زۆر زمان گرنگە کێمە مناڵەکانی خۆمان فێرزمانکە نیروی گەنجمان کوردی فێری قسەکردنی کوردی بێت زمانی کوردی بێت بە وجودی هەموو مەحدودیەتانی کە هەیە بەڕاستی ئەوەی کە خۆمان ئەو ناسنامە بەس بە گرنگ دابنین ئەوەی کە لە مەرحەلەی ئەوەڵە دوای ئەوەش ئێمە کە زمان فێرە بین خۆمان دەوڵەمە نەکەینەوە لە باری دەرونیەوە ینی بۆی کە بۆ ناسناممان شەڕەکەین بۆ خۆشمان شەڕەکەین ئەڵمان زیاتر ڕێزت دەگرێت کە بزانن کوردێکی باش دەزانی باش ئاگاد لە زمان و لە کولتوری خۆتە یا بۆی گرنگ نییە تۆ ناسنامەکەت چیە؟ گرنگە ئەس بێژم نەها ئەف فستیڤالی نەها ئەم تێدەنە ئەم کارم ببینن gelek میهوانê ئەلمان هاتنە ئەڤژی ئەس بینم ji mirov tê ku wextê ez Kurdiya xwe nîşan didim ez Kurdiya xwe wisa min ez pê hatime girêdan ew tiştekî balkêş e bo wa dihêle ew jî yanî bixwazin zanibin wekî çawa bide heger tu ji xwe hez nekî çawa wê xelk ji te hez bike عینی پرس بۆ تا بێناف ڕاستیژی بۆ وا گرنگە کو تو زێدەتر ڕێزی تەدەگرن و بزانن تو زمانی خۆ باش زانی کولتور بۆتە مهمە کولتوراتەیە گرنگە ببورن مەگوت مهمە گرنگە ئەوەن خۆرتە ناز دەترسم لەوە تش پەیوەند بیانی بکاربێنم دبێژم دوێ داویە دانێ ئەرێ یعنی یاد بێژم ئەو هێشمەندیە ئەڵمانیش لە هەمبەرێن نەتەنێ کوردی لە هەمبەرێ پر زمانی بڕاستی پر هاتیە گوهرتن بە تایبەتی بێژن لە بەرلینێ بۆ نمونە بەری مەهەکێ بڕیار هاتداین و پیلۆت پرۆیەکت هەیە و کوردی کورمانجی و هەن زمانên din ji bo 2 sala li dibistana hene û mirov şagirt ê destpêka poladihad dikare ezmûnê çêke û ev ezmûn jî dibistana ke kurdî heye adar şûlê digire hûn me serxwe yanî weke din jî em bêjin hem li parlament jî her tim em bêjin hevdîtin hene ji bo giringiya pir zimanî em bêjin li dibistanên Berlînê ji ber ku niha ew hêşmendî heye ku bêjin zarok divê zimanê xwe dayîkê bizanibe êdî dîsa vedgerim serşahyar ku ji bo derûniya zarok gerekê giring e dema ku zarok li malê dayika xwe ra dipeyîve bi Kurdî dipeyîve dema ku ziman wêneyên jî di serî danê dema ku mirov gotin bije sêv wêneyê sêvê di serê mirov de heye dema ku apfel jêr gotin bi Almanî êdî ew wêneyê apfel berê serî wî de heye û zûtir bi rastî fêr dibe beriyekî ji niha hewldan hene ku zarok em bêjin hê destpêkê da فري زماني خواهی دایی که ببین دا کو باشتر جی براستی فری زمانی دن بین چه آلمانی به چه کردی به چه انگلیسی به یعنی ام دبینن جی مروف یعنی زاروکه کو کردی باش تپیوه یعنی زمانی خواهی دایی که باش تپیوه فری زمانی دن براستی زودتر دبه و توازم سر خلاص شهر زیده بکن نتنه درونی جی براستی زمان ام بیشن جواکه جی دکه یک دما کو ایرو ام هر پنج کسن ام دکارن بکردی کردی فهم دکن ام دکارن جهودو فهم بکن لهگر 4-5 زارو که کرد بگین هودو کردی نزان بن ایدی او بسکریکک براستی لور هیا من وینیک اسا کوتو بیرم فرمو وینیک کوتو بیرم اوی که لألمانیا تو بکسم بوی که بلای خودی دلای ایشاب geträumt بس لکردی دویجه من خوم دی يعني دو برسبكتيف روانجي جوازة لك برسبكتيف ألمانيا كوكوي كسيك أخوين بس لك برسبكتيف كوريتو بيجي من لخويشة أبينم يعني دنياي من لخويشة بازم أكتيفة ألمان خريكي إيشا خوي دنيا إيشا كي كرد خوي بينيو راسك كذا كان بينيه جوانا راسك بس أو روانجا زور شازة مثلا لزماني كاين للروسيش بمشي وازي كإنسان الله اللي خوا من أبين يعني بروسين مغزي تمشي كي تشتغل بس راو ومن لحازي زانستيا ولا حازي علمية وش تشتكي دروسة أو دولة من يسمعنا راسي استلم برنامج أو قفتو ذا كين بيك ولا سر زمان وكولتوري كردي لأنه جنجان ده أو قفتو هنا أو يجنجي كرد بكوا لقال هاوركان تنك قصة كان تتوشتك بلاي بيشو زمانيا بسم كم بكرم ودوا ولا جوابي وسعالات أنا كنتان دين بوي ريتر ناتانه وكردي قصب كانوا ومن لواتي هاتهم بيرا زورتر مشتاق بوم كخريكي كردي بوم كرمانجي فر بوم ودواي شتاب كون كربتي بفرهنگ وكولتوري خوامو موزيكي كردي كلنا أوتومبيل كيليرا دقري همو شوينك بيانية ديبيني تامكي ديكي هي وانيا كيقول ما مصح حسن زيرك دقري
کە گوێ لە محەممەد شێخۆ دەگری وانە شتێکی دیکەیە لەسەر شەقامەکانیش کە ئەبینیت شتێکی کوردی دەبینی خەریکە بە سازێکی کوردیە دەنگێکی کوردیە هەنگێکی کوردی دەرێنە گەڕێتەوە تمشایەکەیت و هەستەکەی هەستێکی خۆشتە ڕاستە جاگە بینەوە سەر پرسیارەکە هەر ئەوە بە بەرنمەیەکی ئاوا گفتوگۆ دەکرێت لەسەر زمان و کولتوری کوردیە شتێکی گەرمە لە نێو گەنجان لێرە لە نێو خۆتاندا باسی دەکەن چی بکەین براستی ئەز گور تەجربای خۆت کارم بپەیوم بەری هەر ساڵان براستی ڕەوش جودا بوو یعنی لێ براستی مرۆڤ هەر تیم دەما و دەم دچە مرۆڤ براستی پێشکەتن ناتبینە یعنی براستی هەن تشتێن ئەرێنی چێ دبن وەکە جواتە مایال ڤر یە تشتێکی ئەرێنیە ینی و براستی ئەنچالاکیین و هاژی پر دەمێ بەری هەر ساڵ دەما کواز هاتە بووم دبستانە کوردیا فەرمی وەکە جێه بوون و بێت تو نەبوو فستیڤالە ئەف فستیڤال تو نەبوو ینی ئەم دکارن عالی هەژمارە ڤاژی براستی ئەم بنێرن سەر سوشل میدیا بەری 10 ساڵات و vegەری چەند کەناڵی کوردی هەبوون نها ئەم بنێرن چەند کەناڵ هەنە ینی براستی زمان پێش دکەوە ئەدبێژم ئەم کوردژی ئەم عاجزیەکی دامانە هەیە گوێم هەرتم دوێژن زمان دمرە زمان دمرە زمان دمرە لێ براستی گەلێک دیاردە هەنە و لە دژبەری وێت شتێت پەیون هەلبەت زاراڤای سوورانیان بێژن و کورمانجی ڕەوشێکی جودای یانجی لە کورد تێ ئاخافتن لە کوردستانێ کیژان زاراڤا من سەر کیژان زاراڤای دپەیون پرسامەە داوی بۆوە دگوهرە نەها پشتی 5 ساڵە تو خوازی چ بۆ کولتورا کوردی بکەیت پلانێک خەونێک تشتێک دمەژاتە دەبێت چییە؟ براستی بەسەکە گەلێکی خۆش گەلێک سپاس ئەش براستیش بەربێت ئێوە شانستان هەیە کاتانەیە خۆتانی بۆ حازرگە بێناف توش بوو کەرم راستی ئەبژی سەدەمێک و کوچماز دیرۆک و فەلسفەیەت خوێنم نەها حیا 5 ساڵ دەهێوی دکم و ئەز هێز و زانی ناخۆ بکەم خزمەتە زمان چاند دیرۆک و جواتە کوردی دانێ ئەس خوازم پشتی خۆ ناخۆ خۆ بە ئەوایەکی کورتتر خۆ کوردیم جۆر بکەم پرتوکان لەسەر دیرۆکی بنویسم و هەگەر پێکان بە و مرۆڤ ئێدی چارەیەکیژی ji بۆ پسکرێکێکە کوردی ببینە تەنێ هەمە پسکرێکە چارەیەکیشی مرۆڤ ببینە هەگەلێکی باش بێت و توازم کو دوی وارێ کوردی دانێ کوردی ئەڵمانی هەلبەت خۆ کوردیم ژۆر بکەم و دوی واری دانێ پێش بکەبم ببم دەنگێکە ئەرینی ئارێنە خانم بۆ من وەک خوێندنە من ئینفۆرماتیکە ئەس دخوازم بەگەرم کوردستانێ مە کۆمپانی و ئەو تشتونەنە بلا ئەم ئەو کەس بن کوێ تشتی ئاوا بکەن شوونە خەلکی بەیانی بێژمەرە کار بکەن یان تشتاژمەرە بینە چمانە ئەم بن کوێ تشتی ئاوا بکەن لە کوردستانی ژیریا دەستکردژی هەر تێ زێدەتر دەبنە بەڵێ ئای کاک شەهرێر ئێستا من لە حاڵی نووسینی کتێبێکم کتێبێک بە زمانی کوردی بەس بە تەرجمەی ئەڵمانیشەوە بۆ ئەوی کەمە ئەڵمانیەکانیش کەڵت وەرگرن ئەوە من ئەمە ئەنووسم بۆ وەکو بۆ کۆمەڵی کوردستان و هەروە کۆمەڵی ئەڵمانیەکان لە دوایش کاری من نووسینی شاعر و کورتە چیرۆکە هەم بە ئەڵمانی هەم بە کوردی زۆر سپاس یاز خانم بۆ من جارێک گرنگترش پێش هەموو شتێک ئەوەیە کە ئەو دیدەی کە وڵاتەکان نسبەت بە کورد داویانە بە خەڵکی تر نەخۆمان بگۆڕم و کارە بکەم باوەڕیان بەێمە بێت حسابمان لەسەر بکەن بزان ئێمەش هەموو شتێکمان لە دەستێت و توانین زۆر پێشکەوتوو بین ئەگەر ڕێمان لێ نەگرن باشە سپاس شتێکە من ئێستا بەبیرم کەوتەوە بەس زمان بەس بۆ دەربڕینی فقط وشە نیە بەلای من کەسێکە فێر تەنبورە بە زمانی کوردیە زمانی چیاکانە بەڕاستی ڕاستم دەنگە ڕاست خانم نیاز ڕەحمانی کاک شەهریار مرادی خانم ئاریانە حاجی کاک بێناف مستەفا بێناوی خۆشناف گەلێک سپاس دەنگی موزیک دێ ئەوەی کە باست کرد دەنگێکی زۆر خۆش دێ دەزانم ئێوە کاریشتان هەیە ئاگاتان لە میوانەکان دەبێت سپاسان دەکەم ئێوە دەچنەوە لای ئەوان منیش دەگەڕێمەوە بۆ لای بینەرە ئەگەر چیرۆکێک هەیە پێتان وایە پێویستە لە دیاسپۆرا باسی بکرێت پێشنیازێکتان هەیە ڕەخنەیەکتان هەیە بیرتان نەچێت هێڵی گەرمی دیاسپۆرا هەیە پەیام بنێرە پەیامی دەنگی یان تێکست بە خێرایی وەڵامتان دەدەینەوە تا هەفتەی داهاتوو بێ بەڵام